کابرایەکی خێرخواز چی مامەستا ئەو پارەی بە لۆ بەخشین کە پارەکەم تەسبیح کردی گوتیان مەڕۆ وەرە بانوێژی بە جەماعەتیش بکەین. ئەگەر شتێک بزانین حەقێک بزانین بە ئێوە نەرێ. سپاس بۆ خوای پەروەردیگار. لە کاتی خۆی نوێژی کرد عەبدێکی شکرانە بژێنە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە و میرەبان زۆر سوپاسی ڕێکخراوی بەخشین دەستگای خێرخوازی بەخشینەکەین بۆ هەموو هاوکاریانەی کە ئیتا لە ئێستایا کەلێنێک لە بۆشایەکانی قەلب و تەڵامەکانی ژیانی ئێمە پڕەکاتەوە و هیواداری خێرخوازان هەمیشە لەگەڵ دەستگای بەخشینا بن و هاوکاریان کەم بۆی ئەوانش توانن هاوکاری ئێمە بکەن و داوا لە خێرخوازان دەکەم هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بکەن تاوەکو بتوانن لە هاوکاریکردنی ئێمە بەردەوام بن. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبانەوە داوا لە خێرخوازان دەکەم داوا لە هەموو موسڵمانان دەکەم هاوکاری دەستگای بەخشی بکەن چونکی ئەوان لە کاتی خۆی لە ساتی خۆی ئەو موچانە بەمە دەدەن خوا خێریان بنووسی بەخوای ئەو موچەنەبی ئەمە ژیانمان فەوتایە هەتا دەست لە خەڵکی پان دەکەینەوە ئەوان بەبێ منەتی موچەکەمان دەدەنێ بەڕێک و پێچی بەعنی ڕێزمان دەگرن ئیحتراممان دەگرن تەقدیرمان دەگرن بەخواتەکەیەک و بپسیشمان دەدەنێ گۆشتمان دەدەنێ شیرناتیمان دەدەنێ ئەو بەڕێمان دەکەن دیسان داواکاریم لەو خێرخوازانەیە کە هاوکاری دەستگای بەخشی بکەن ئەوانش هەتا بەڕێک و پێچی ئەو موچەی لە کاتی خۆی لە ساتی خۆی بدەنەما دیسان دووبارە خوا خێریان بنووسی خوا جەزای خێریان داتەوە خوا پاداشیان داتە لە دنیا و لە قیامەت. ئەم قسەیە بۆ خێرخوازانی عەزیزە ئیشەڵا تەمەنی خێرخوازان و بەخشینیش درێژ ئەبێ ئیشەڵا خوا نمونەی زیاتریان ئەداتێ کە چایان لە ئێمێ بێ باوکانە ئیشەڵا خوا سەدەوەنەی تریان ئەداتێ ئێمە دڵخۆشین کە ئەم ساڵ جلوبەرکی مەکتەب قوتابخانە ئەدەن بە ئێمە لەبەرەوەی ئێمە حەتیوین ئەگان لە ئێمەیە چایان لەسەر ئێمەیە ئێمەش دوعایان بۆ بکەین ئیشەڵا تەمەنیان درێژ بێت و خوا سەدەوەنەی تریان باتێ. اللهم انصرهم بنصرك يا رب العالمين. اللهم انت العزيز فاعزهم. اللهم انت الناصر فانصرهم. وەکو دەگوترێت کەسێک کە خاوەن بیرۆکە و عەقیدەیەکی ئامانزدار بی ژیانی خەڵک و هاوڵاتی بۆ دنیا بۆ دوا ڕۆژیش خۆش دەکات مەگەر پشتڕاستکردنەوەی ئاەتەکانی قورئان نییە من ئەعرض عن ذکری فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى هەر کەسێک پشت لە پەیام و دەستور و منهەجی ئیسلام و قورئان بکات ژیانی دنیاشی پڕ دەبێت لە ئاستەنگ و ناخۆشی وەک دەسەڵاتدارانی نادادپەروەر وایان کردێ و ژیانی ئێرەشیان لە خەڵک تێکدا بە نادادپەروەریەکەیان بە فەرق و جیاوازیەکەیان بە جۆرێک لە جۆرەکانی ئەشکەنجە و ئازار دروستکردن بۆ خەڵک بەبێ عوزر و بەبێ بەڵگە و بیانوو و ژیانی ئاخرەتیش سەریان لە خەڵک شێوان وەکو من ڕۆژێک جێم لە کەسێکی تێگەیشتوو بوو بەڕاستی لە کوردستانی بەشەکانی دیکەی پارچە جیاوازەکانی دیکەی کوردستان گوتی وەڵاهی ئەو حیزبە کوردیانەی خۆمان دوو جار ژیانی ئێمەیان تێکدا جارێک ماڵی دنیایان وێران کردین دواتریش ماڵی ئاخرەتیشیان وێران کردین جا بەڕاستی کەسێک کە ڕوو لە دەستور و بەنامەکەی خوا بکات و لەگەڵ خەڵکێک کە ترسی خوای لە دڵە ژیانی دنیاشی پێ بسپێرە تووشی مەترسیت ناکە گرفت و ئاستەنگ نانیتە پێشت بۆ دوا ڕۆژی شت ئینشاءڵڵا لە ناخۆشی و مەترسیەکانی ژیانە سەختەکەی ئەوێ پشتڕاست دەبینەوە و خوا پەروەردگار ژیانی ئێرە و ئەولامان پڕ لە خۆشی شادی بکات. يلا كاكا أول شيء شفاف خير